تەرمی ئەو منداڵەی ئێوارەی ئەمڕۆکە کەوتە چەمی گازینەوە کەمێک پێش ئێستا دۆزرایەوە. ئەو منداڵە ئێوارەی ئەمڕۆ نزیک کاتژمێر 4 پاشنیوەڕۆ بە پاسکی لیاری کردبوو لە ژێر جسری گازینۆ، کەوتبووە ناو ئاوەکەوە، لەوێ منهۆڵێکە بوو، کەوتبووە ناو منهۆڵەکەەوە خۆی و پاسکیلەکەی. دەرچەی ئەو منهۆڵە لە پشتی قەڵای شێوانەیە کە تێکەڵ بە ئاوی سیروانە بێت. ئێستا قسم لەگەڵ مامی منداڵەکە کرد، تەرمی منداڵەکەیان دۆزیوەتەوە لەو شوێنەی کە ئاوەڕۆی ئەو مەجاریە تێکەڵ بە ڕووباری سیروانە بێت، لەوێ تەرمەکەی هاتوۆتە دەرەوە و ئێستا بەڕێگاون بۆ بەردەم پزیشکی دادی لە کەلار. من ئێستا لە بەردەم پزیشکی دادی کەلارم، وەکوی بینن بەشێک لە کەسوکارەکەی هاتوونەتە ئێرە، بەڵام تاوەکو ئێستا تەرمی منداڵەکە نەگەشتۆتە پزیشکی دادی. ئەمەوێ ئاماژە بۆ بکەمەوە کە ئەو منداڵی ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 4 پاژنیوەڕۆ کەوتە چەمی گازینۆوە، کەمێک پێش ئێستا لە پشتەوەی قەڵای شێوانە تەرمەکەی دۆزرایەوە.